بەهۆی گرانبوون و کەمبوونەوەی غازی ماڵان سەرجەم نانەواخانە و چایخانە و خاوەنی فرۆژگەکانی خواردەمەنی خێرا لە ناحیەی سیروان دوکانەکانیان داخست و دەڵێن خەرجیان زۆر زیاتر بوو. نرخی بتڵێ غاز گەشتووەتە نزیکەی 30,000 دینار. نزیکەی مانگێکە بێمە کێشەی کەمی غازمانەیە ناحیەی سیروان، یعنی چونتە بازرگانەکانەوە داوای 35,000 30,000 بۆ هەر بتڵێ، بەڵام ئێمە خەتای مەعامەلەکان ئەگرین چونکە فرۆشم بە وڵاتی دەرەوە بە ناحیە و قەزاکانی تر. خاوەن یەکێک لە نانەواخانەکان داری هێناوە تا تەنورەکەی بەدار گرم بکات. دەژڵێت ئەوە چارەسەری دۆخەکە ناکات و پێویستە و قەیرانیان بۆ چارەسەر بکرێت. غازی دراوسەکانیشمان هێناوە لەبەرەوەی بێغاز نەبین، بەڵام حەلمان نییە. ئیشەکەی بەنداریان چی؟ ئیش بڕیارم داوە کە ئەمڕۆ ئیشکەم، بەڵام چار نەبوو. دراوسێ دوکانەکانم ڕەزامەند نەبوون لەسەر ئەوەی کە من بەدار ئیشکەم. دووکەڵ لە ڕاستیە حەقی خۆشیانە، دووکەڵ دوکانەکان ڕەشەکاتەوە. بڕیارتان داوە تاکەی دوکانەکانتان داخن لایەنی پەیوەنددار بێتە سەر خەت و چارەسەرێ حەلێ بۆ ئەم شارە بدۆزێتەوە. لە ڕاستیە ئێمە تاو بێزار بووین. سێمە غازمان نییە دوکانی پێ بکەین و اینجا غاز گران بووە، بتڵی چوەتە 30,000 لە بانزقانەکان. لە مەعمەلیش ڕێژەیە کەمە درێ بە وەکیلەکان ئەفرۆشێتەوە بە هاوڵاتیان و خەڵکی دەروی شارەکە کە لە نانەوەکانی کەشیەن لە مەعمەلەکە ئێرە وەریەگرن لە شارەکانی درۆ. ئەمەش کەمی غازی بۆ ئێمە دروست کردە کە کێشەیەکی سەرەکی ئێمەیە. اینجا ئێمە چەندین کێشی کەشمان هەیە، لەوانە گرانبوونی ئالاگەی، گرانبوونی قۆمرە و سۆدێ، گرانبوونی ئاردە. اینجا ئێمە هەشتان هەر بە 1000 بووە تا ئێستا. تا ئێستا نانمان کەم نەکردێتەوە. ئێستاش نەبوونی غازەکە و کە غازیش بەو شێوە گران بووە، ینی لەتوانە ئێمانیە کە دووکان بکەین. و بە پێی زانیاریەکانی پەیام چەند نانەواخانەیەکیش لەناو قەزای ناوەندی هەڵەبجە بەهۆی قەیرانی غازەوە دوکانەکانیان داخستووە. هەرچەند دابەڵێنی گەشتنی غاز لە کێڵگەی کۆرمۆرەوە بۆ پارێزگای هەڵەبجە دراوە، بەڵام نازانرێت چارەسەری قەیرانی غاز دەکات یاخود نا. پەیام پەیوەندی کرد بە بەڕێوەبەری ناحیەی سیروانەوە لەبارەی چارەسەرکردنی قەیرانەکە. ئەو پێی ڕاگەیاندین ڕۆژی شەممە هەوڵی تەواو دەدەن لە ڕێگەیەکێک لە کارگەکانەوە غاز بۆ نانەواخانەکانی سیروان دابین بکەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی سیروان.